ئەم قسانە بەڕێزان یەک ناکاتەوە لەگەڵ هیچ کام لە پێوەرەکانی دادپەروەری ئەگەر ئەم قسانە ڕاست بێ کەواتە فرعون و موسا کەواتە محەممەد صلى الله عليه وسلم لەگەڵ ئەبوو جەهل وەکو یەکوان لە تەرازوی خوایە هیچ فەرقیان نییە بۆ چونکە نە پێغەمبەر صلى الله عليه وسلم نە موسا عليه الصلاة والسلام خاوەنی باشێکی خۆیەتی نە ئەبوو جەهل و فرعونیش خاوەنی خراپەکانی خۆیانن ئەبێ ئەگەر ئەم قسانە وابن ئەبێ ئەمانە هیچ فەرقێکیان نەبێ ئەبێ ئێمە لۆمەی سەدام نەکەین کە خەڵکی ئەنفال کردووە بێتاوان بۆ سەدام پیاوەکە جێی بەزەیە ئەبێ ئەگەر گرتیشمان ڕێزی بگرین تەقدیری بگرین چکە کابرایەکە قەدەر ئەمەی پێ کردووە ئەبێ هیچ دزێک هیچ پیاوکوژێک هیچ چەتە و تاوانبارێک یاسا لێ پێچینەوەی لەگەڵ نەکە ئەگەر ئەم تەنزیرەی خوانە ناسەکان ڕاستە ئەبێ ئەو کەسانی کە تەعدا لەوانەکەن لە ناموسیان لە ماڵیان لە خوێنیان لە خۆیان ئەبێ ئەوان کەس بە بەرپرسیار نەزانن چونکە تەعداکەرەکان مسەیرن مخەیر نین پێیان کراوە خۆیان نەیان کردووە ئەبێ ئەوان هیچ کات بۆ مافەکانی خۆیان سکاڵا لە هیچ کەس نەکەن داوای هیچ مافێکیش لە هیچ کەس نەکەن چونکە ئەوان قەناعەتیان وایە ئەوەی ڕوو ئەدا لەم کەونە قەدەری خوایە مرۆڤەکان تایە مسەیرن وەکو خەڵکێکی بێ ئیرادە وەکو پوشێ بەدەم باوە ئەو کات ئەبێ بڕیار بدەین بەوەی هەموو دادگاکان هەموو یاساکان هەڵگرین ژیان بێ بە جەنگەڵستان بۆ چونکە هەموو ئینسانێک مجبەرە لەسەرەوەی کە ئینسان ئیرادەی نییە بەرەو ڕووی ئەو قەدەرانە بێتەوە کە لەسەری نووسراوە و ئینسان لەژێر ڕۆشنایی قەدەرەکانی خوایە هەڵس و کەوت دەکات بەس ئەم قسانە کێ پێی ئەڵێ وایە کێ ئەڵێ ڕاستە بێباوەڕان ئەوانەی لە دنیا احتیجاج بەم قەدەرانە ئەکەن لە قیامەت ئەو بێئەدەبیە لە حزوری خوایە ناکەن کە ئەبڕۆ لە دنیا ئیکەن خوا لە قیامەت محاسبەیانەکە پاساوەکانیان لە قورئان بخوێنەرەوە قالوا ربنا غلبت علينا شقوتنا خوایە سەرکێشی خۆمان زاڵ بوو بەسەرمانە وقالوا لو كنا نسمع أو نعقل ما كنا في أصحاب السعير قالوا ربنا أخرنا إلى أجل قريب نجب دعوتك ونتبع الرسل ئێمەین ئەو بڕیارە ئەدەین کەواتە ئەم قسە زلانە ئەم دەمگەرمیەیان لەم تەمەنە کورتەی دنیایانایە ئەگینا لە حەقیقەتی ناخیانە دڵنیان لەوەی کە ئەم قسانە وانییە ئەوان چۆن خراپەکان لە پێناو بەدی هاتنی ئارەزۆکانی خۆیانەکەن ئەتوانن باشەکانیش لە پێناو ڕەزامەندی و ویستەمەنیەکانی خوای پەروەردگارە ئەنجام بدەن بەڵام ئەوان بێدڵی خۆیان لەبەر خوا ناکەن خوا بە خۆیان ناگۆڕنەوە خۆیان فێ ئەفضەلترە خوای پەروەردگار بۆیە فەرمێ ئەفەڕەئەیتە مەن اتەخەذە ئیلاهەه هەواه ئارەزۆکانی خۆی لێ ئەبێ بەخوا لە غەیری خوای پەروەردگار وەالعیاذ بالله ئەو ئەپەرستێ